سەرکۆلانە بەیانیتان باش بەیانی بینەرانی کورسات باش زانکۆی ڕاپەڕین ماوەی چەند ساڵەکە گەشە سندن و بەرەو پێشچوونی زۆری بەخۆیەوە بینیوە چۆتە ڕیزی زانکۆ پێشکەوتۆکانی هەم هەرێمی کوردستان و عێراق و دەکرێت بڵین هەندێک لە زانکۆکانی دەرەوەش سەرۆکایەتی زانکۆی ڕاپەڕین بە بەردەوامی لە هەوڵی بەرەو پێشبردننی زانکۆکەیاندان بۆی هەم لە ڕووی زانستیەوە تا ڕادەیەکی زۆر بەرەو پێشەوە بچێت و هەمیش زانکۆکە ببێتە یەکێک لە زانکۆ باوەڕپێکرا و بەناوبانگەکانی هەم هەرێمی کوردستان و عێراقیش لە دوو هەنگاوی ڕابردویاندا زانکۆی ڕاپەڕین بۆتە ئەندامی یەکێتی زانکۆکانی دەریای ناوەڕاست و هەروەها بەشێکی گرنگیش لە زانکۆکە کە ئێستا خۆی بە دەردی سەرۆکی زانکۆوتی خۆی بۆتە خانەخوێ بەش چاپتەری ژنانیش جا من لەسەر ئەو دوو تەوەرە لەگەڵ دکتۆرە پەیمان ڕەمەزان سەرۆکی زانکۆی ڕاپەڕین قسە دەکەم بزانم سوودی ئەم ئەندامبوونە چییە بۆ زانکۆی ڕاپەڕین بۆ خوێندکارانی زانکۆی ڕاپەڕین بۆ مامۆستایانی زانکۆی ڕاپەڕین و هەروەها لەسەر چاپتەری ژنانیش هەندێک پرسیاری لێ دەکەم دکتۆرە سوپاس بۆ ئەو کاتەی بە ئێمەت بەخشی بوون بە ئەندام لە زانکۆکانی دەریای ناوەڕاست چۆنە و چ سوودێکی هەیە بۆ زانکۆی ڕاپەڕین بۆ خوێندکارانی زانکۆی ڕاپەڕین بەینتان باش و ڕەمەزانتان پیرۆز بێ دیارە بە ئەندامبوونی زانکۆ لە هەر یەک لەو ڕێکخراوانەی کە نێودەوڵەتین بە تایبەتی ئەو ڕێکخراوانەی کە تایبەتن بە خوێنی باڵا و بە تایبەتیش ئەوانەی کە لە ناو یەکێتی ئەوروپادان سوودێکی زۆری دەبێت بە تایبەت بۆ ڕاهێنانی مامۆستایان و بەشداریکردن لە گرانتی هاوبەش چونکە ئێمە پێشتر لە 2 ساڵی ڕابردوودا بەهۆی زانکۆی دهۆکەوە سوودمەند بووین لە یەکێک لە پرۆگرامەکانیان کە ڕاهێنانی تیچەر مۆد بوو واتە ئامادەکردنی مامۆستایانی بنەڕەتی لەوەدا 16 مامۆستامان بەشدار بوون تێدا لە ڕێگەی پەیوەندیەکانی زانکۆ سنتەر توێژینەوەمان توانیمان بەشدار بین وەک هاوڵێک لەو کاتەدا ئێستا زانکۆ لە پارەوە تەقدیمی ئەندامبوونمان کرد لەو فترەی ئێستادا ئەندامبوونەکەمان بەڕەسمی قبوڵ کرا. باشە. مەرجەکانی بە ئەندام بوون لەو یەکێتیەت چۆنەوە چەند زانکۆ تێیدا ئەندامن یەکێک لەو مەرجە سەرچیانەی بە ئەندامبوون لە هەر دامەزراوێکی ئەکادیمی نێودەوڵەتی ئەوەیە کە پابند بوونە بەڕاستی لەبەرەوەی زۆرجار دەبی بە ئەندام بەڵام پابندی کاروباری ئەو دامەزراوەنی واتە کە دەبی بە ئەندام دەبێت لەگەڵ بە ئەندام بوونەکەت بەشێک لەو چالاکیانێک کە لەگەڵیان بڕۆی بوون منە لە دامەزراوی یونیمێت بە گروپ تەقدیم دەکەن بۆ گرانتێک واتە کۆمەڵێک زانکۆ بەیەکەوە بە کۆ هەوڵ دەدەن گرانتێک بەدەست بێن بۆی هەم زانکۆکانی ئەوان هەم زانکۆکانی خۆیان سوودمەند بن لە فترەی ڕابردوودا یەکێک لەو پرۆگرامانێکی کە ڕایانگەاند لە کوردستان کە چەند زانکۆیەک تێیدا بەشدارن لەگەڵ 3 زانکۆی ئەوروپی ئەوەیە بە ناوی ڕێکخراوی ڕایز بە ناوی پرۆگرامی ڕایزەوەیە پێشتر چەند پرۆگرامەشکیان کردووە دیارە ئەو پرۆگرامانە بە کۆی گشتی زانکۆ سوودمەند دەبێت تێیدا هەرچەندە زۆرجار لە کاتی تەقدیمکردنی گرانتەکاندا ئێمە ئاسەنجیمان دێتە پێش لە بەرەوەی بەڕاستی تەقدیمکردن بۆ گرانتەکان پێویستی بە ستافەکی کارەمە هەیە کە خۆی تەرخانکە و کات تەرخانکە و بەڕاستی توانای مانەوەشیە بێ لەگەڵ پرۆگرامەکە چکە زۆرێک لە پرۆگرامانەی یەکێتی ئەوروپا لەگەڵ ڕێکخراوەکانی کە یاخود دامەزراوەکانی کێشی کە لە دەرەوەنە بەشێک لە ڕاهێنانەکە لە دەرەوەیە بەشی دووەمی ڕاهێنانەکە یاخود پرۆسەی کارکردنەکە دەکەوێتە ناو زانکۆکە یاخود هەرێمی کوردستانەوە زۆرجار ئێمە تووشی ئەو گرفتە دەبین لە دوای چالاکیەکەی دەرێ لە ناو خۆ هەندێک تەگەری تێدەکەوێت جارجاری وایە تەگەرەکەوەی کە ستافەکە تااقەتی نامێنێ یاخود جارجار هەیە کە بارەمادیەکە هاوکار نییە بۆ ئەو بابەتە بەڵام بە کۆی گشتی یەکێکە لە ڕێکخراوە هەرە باشەکان نەوەیەتی ئەوروپادا زانکۆی ڕاپەڕین ئێستا لەگەڵ چەند زانکۆی دەرەوە لێک تێگەیشتن و نزیک بوونەوەی هەیەیان بەشدارە لەو گرانتانێکە خۆتان هەوڵتان بۆ داوە ئێمە زانکۆی ڕاپەڕین هەر لە سەرەتای دامەزراندنی بەڕێبەراتی پەیوەندیەکان لە ساڵی 2011 تا ئێستا زۆرترین کارکردن لە بەڕێبەراتیەکانی بەڕێوەری پەیوەندیەکان بووە لە بەڕێبەراتیەکەی لەبەرەوەی لە ڕێگەی بەڕێبەراتی پەیوەندیەکانەوە دەتوانی پەیوەندیکەی بە زانکۆکانیکەوە ئێمە پەیوەندیمان لەگەڵ چەند زانکۆیەکەیە بەڵام نامانێت پەیوەندیمان لەگە زانکۆی زۆر هەبێت و کارمان نەبێت یەکێک لەو زانکۆیانی کە ئێمە ئێستایشی بەردەوامی لەگە دەکەین زانکۆی کێنتە لە ویلایەتی یەکگرتوەکانی ئەمریکا ئێمە جگەلەوەی پرۆگرامی خوێندنی باڵا دکتۆرامان هەیە کە پێم وایە تاکە پرۆگرام بێ لەسەر ئاسی عێراق
لە قۆناغی دکتۆرە ئێستا خەریکین توێژنەوەی هاوبەش و پرۆژەی توێژنەوە هاوبەشیش لەگەڵیان بکەین و لە فترەی ڕابردوودا لە مانگی دوو چەند کۆبوونەوەیەکمان کردووە هەم بەڕێبەرایەتی سنتەری توێژنەوە هەمیش سافی سنتەری توێژنەوە و خۆشمان ئامادەبوون لەگەڵ چەند مامۆستایەکی پەیوەندیدار. دکتۆرە بەدەر لە ئەندامبوونتان لە یەکێتی زانکۆکانی دەریای ناوەڕاست بابەتی چاپتەری ژنان کە لە ماوەی پێشوودا ئێوە کاری زۆرتان لەسەر کرد ئەمە چۆنە بە چ شێوەیەکە بۆ ئەوەی زانیاری زیاتر سەبارەت بە چاپتەری ژنان سەر بە ڕێکخراوێکی تایبەتە ڕێکخراوی یونسکۆ لە ناو ڕێکخراوی یونسکۆدا ڕێکخراوێکەیە کە تایبەتە بە ژنان لە زانستدا لە وڵاتانی پەرستەند و یاخود تازە پێگەیشت و ئێمە وەک چاپتەرەکە زانکۆی ڕاپەڕین خانەخوێیە و ئەو چاپتەرە تەنها لێک زانکۆ دەکرێتەوە و وڵاتەکە تەنها یەک چاپتەری هەیە ئێستا لە شەرق ئەوسەط ئێمە چاپتەری عێراقمان بردوتەوە و لە فترەی ڕابردوودا بە هاوکاری سنتەری توێژنەوە و بەڕێبەراتی پەیوەندیەکانمان توانیمان ڕاگەاندنی چاپتەرەکە بە ڕسمی ڕابگەێنین و لە یەکەم کۆبوونەوەماندا زیاتر لە 40 بۆ 60 خاتوونی ئەکادیمی بەشدار بوون لە ڕێکخرا و دامەزراوە جیاوازەکان بە تایبەتی زانکۆکانی ناوەڕاست و خوار و هەرێمی کوردستان جگەلەوە ئێمە لە دوای کۆبنەوەی لە دوای ڕاگەاندن و زانیاری پێدان لەسەر چاپتەرەکە و بە ئەندام بوون کۆبوونەوەی ساڵانە یەکەممان کرد لە کۆبوونەوەی ساڵانە یەکەمماندا بڕیارماندا کە چ بکرێ لە فترەی داهاتوو بۆ ساڵی 2025-26 لە بەرەوەی ئێمە ئەو ڕێکخراوە وەک یونسکۆ ڕێکخراوێکی نێودەوڵەتیە لە جگەلەوەی کە نێودەوڵەتیە ڕێکخراوێکە کە ئیش دەکات لەسەر هەمووی ئێمە وەک زانکۆی ڕاپەڕین بۆ چاپتەرەکە ئیش دەکەین لەگەڵ هەموو زانکۆکان کەواتە ئێمە لەگە زانکۆیە کە لە بەغدا یاخود لە بەسڕا یاخود لە کووتە بوون منە لە چالاکی ئەو وزارەمان زانکۆی زیقار بەشدار بوو زانکۆی کووت بەشدار بوو موسەنسەریە بەشدار بوو زانکۆی شیمالیەی ناوەڕاست بەشدار بوو تەقەنی کەرکووک بەشدار بوو زۆرێک لەو بابەتانە دەبێت بە چەتری کۆکردنەوەی ژنان لە زانستدا چکە تا ئێستا لە عێراقدا هیچ دامەزراوەیەکی ئەکادمی نییە کە ژنانی ئەکادمیسکۆ کاتەوە بەڕاستی بۆی ئێمە توانیمان کۆیانکەینەوە و لێرەشەوە دەمێت سوپاسی بەڕێبەراتی پەیوەندیەکان کەم کە هەمیشە هاوکار و پاڵپش بوون لەوەی کە ئێمە هەوڵ دەین زانکۆ زیاتر بە نێودەوڵەتیکەین و جگەلەوەش سنتەری توێژنەوە بەڕاستی خودی بەڕێبەری سنتەری توێژنەوە کاک دکتۆر جەمال و دکتۆر ئاراز و دکتۆر کاردۆ و زۆربەی ئەو بەشانەی کەشکە بوون لە دڵنیای جۆری بەڕێبەراتی دڵنیای جۆری مامۆستا سەردار بەڕێبەراتی پێداگۆژی مامۆستا ئارا زۆرێک لەو بەڕێزانە هاوکار و پاڵپشنەوەی کە زانکۆ بە نێودەوڵەتی بکرێ هەرچەندە قۆناغی بە نێودەوڵەتیکردنی زانکۆ یاخود ناساندنی زانکۆیەکی گەنج و تازە بەڕاستی فترەی زیاتری دەوێت بەڵام دەتوانم بڵێم زانکۆی ڕاپەڕین سەرکەوتووە لەو بابەتەدا. باشە دکتۆرە باس لە بە نێودەوڵەتیکردنی زانکۆ کرد و هەوڵەکان تا چەند چڕ بۆتەوە بۆی زانکۆی ڕاپەڕین ببێتە ناوێکی دیار لە ناو زانکۆکانی هەرێمی کوردستان لە ناو زانکۆکانی عێراق. ئێمە ئەگەر سەیری ساڵانی دوسە ساڵی ڕابردوو بکەی زۆرێک لە تەرکیزەکەمان ئەو بووە کە هەم ستافی زانکۆی ڕێخینەوە هەم استراتیژیشێکی تایبەت دابنێن بۆی زانکۆ بە نێودەوڵەتی بکرێت لەوەیاندا هەوڵمان داوە بچینن پەیوەندیکردنەکانمان بە جۆرێک بن کە بەردەوامیان پێوە بێت بۆ نەچوونمان بۆ چاپتەری ژنان هەتا دەمێنێتەوە کەواتە دەبێت بە بەشێک لە زانکۆکە یاخود ڕێکخراوی یونیمێت ڕێکخراوەکانی کە دەچینە ناوی بە تایبەتی ئەوەی کە دروستکردنی یاداشتی لێکتێگەشین لەگە زانکۆیە کە ئێمە باسی پرۆگرامێک دەکەین پرۆگرامی خوێندی ماڵا دکتۆرایان ماجستێر ئەوە دەلالت لەوە دەکا ئێمە هەردوولا دەمانەوێت ئەو پەیوەندیە بەردەوام بێ بۆ ئەم بابەتەش هەوڵمان داوە بەڕاستی تەرکیزکەینە سەر استراتیژێتێکی بەردەوام بوون ئەوە بێ کە بەردەوام بین و پابند بین پێیەوە نامانەوێ هەموو ڕۆژ یاداشتێکی لێکتێگەشتین واژووکەین و بخێنە یەکێک لە ڕەفەکان لە مەکتەبەکانمان داینین و کاری لێسەر نەکەین بەڵکو دەمانەوێت کۆمەڵێک چالاکیمان هەبێت کە کاری باش و تایبەتی لێ بکەین و زانکۆ و ستافی زانکۆ مامۆستان سوودمەند تێدا. باش دکتۆرە زۆر سپاس کە لەگەڵمان بووی سەر کۆلانە من دەگەڕێمەوە لای ئێوە دیارە زانکۆی ڕاپەڕین وەک لە سەرتاش باسم کرد لە هەوڵی بەردەوامدایە بۆ ئەوەی ناوناوانگەکەی بچێتە ئاسی زانکۆ گەورەکان و بەشێک لەو با بڵێن کارانەی کە کراوە دەکرێت بڵێن دکتۆرە پەیمان هەوڵی
تایبەتی وەکو خانمێک بەردەوام بۆ لە هەوڵ و تێکۆشان بە تایبەتی لە بابەتی چاپتەری ژنان کە ڕوونکردنەوەی بۆدا هەوڵی تایبەتی خۆی خستۆتە گەڕ بۆ ئەوەی زانکۆکەیان ناوبانگێکی باشی زانستی هەبێ و بچێتە ڕیزی زانکۆ ناودارەکان و هەروها کار بۆ ئەوە دەکەن کە زانکۆکە ببێتە زانکۆیەکی نێودەوڵەتی.